وەفدێکی باڵای حکوومەتی عێراق سەردانی هەرێمی کوردستانی کردو لەگەڵ بەرپرسانی هەرێم تاوتوێی پرسەکانی ئابووری، بازرگانی، پیشەسازی و دارایی و کشتوکاڵیان لە نێوان هەردوولادا کرد. وەفدەکەی عێراق لە وەزیرانی دارایی، پیشەسازی، پلاندانان، کشتوکاڵ و سەرۆکی دەستەی وەبەرهێنان، سەرۆکی بانکی ناوەندی عێراق و بەڕێوەبەری خاڵە گومرگیەکانی عێراق پێکهاتبوون و لەگەڵ نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت و ژمارەیەک لە وەزیری حکوومەتی هەرێم کۆبوونەوە. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە وتەیەکدا خۆشحاڵی خۆی بە سەردانی وەفدەکە دەربڕی و ڕایگەیاند دەبێت هەموو پرسەکانی نێوان هەرێم و حکوومەتی فیدراڵ لەسەر بنەمای دەستووری عێراق چارەسەر بکرێن. ئەمەش لەسەر بنەمای بڕوامانە بە هاوبەشی دروستکردن و جێبەجێکردنی بڕیارەکانی حکوومەتی فیدراڵی و بەڕێوەبردننی دەوڵەت. دوای ئەنجامدانی کۆبنەوەکەش وەزیری پلاندانانی هەرێم و وەزیری بازرگانی عێراق لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ناوەڕۆکی کۆبنەوەکان خستە ڕوو. محەممەد هاشم وەزیری بازرگانی عێراق ڕایگەیاند لا کۆبنەوەکەدا باسمان لە زۆرینەی پرسەکان لە دەروازە سنووریەکان، گومرگەکان، مۆڵەتەکانی هێنان و بردن، یاسای پاراستنی بەرهەم، یاسای پەرەپێدانی پیشەسازی و چەندین یاسای دیکە گەیشتینە چەند بڕیارێک. ئامانجمان ئەوەی عێراقێکی یەکگرتوو هەبێت و هیچ لێکدابڕانێک نەبێت لە هیچ شتێکدا. لای خۆشیەوە عەلی سندی وەزیری پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبنەوەکەی با سەرکەوتوانە ناوبرد و ئاماژەی بەوە کرد ئامانجی کۆبنەوەکە ڕێکخستن و یەکخستنی هەندێک کار و چالاکی هەردوو حکوومەت بوو. مەبەست لە یاسانکردنی کاروباری بازرگانی، پیشەسازی و مۆڵەتەکانە. وەزیری پلاندانانی هەرێم وتیشی هەفتەی داهاتوو شاندێکی وەزارەتی بازرگانی هەرێم سەردانی بەغدا دەکات لەگەڵ وەزارەتی بازرگانی کۆدەبنەوە. هاوکات ئامانج ڕەحیم سکرتەری ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە لاپەڕەی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بڵاوی کردوتەوە ئەم کۆبوونەوە گەشێکی ئیجابی دەخۆڵخێنێت لە نێوان هەردوو لە بە ئاراستی بەردەوامی زامنکردنی خەرجکردنی شایستەی دارایی هەرێم بەتایبەت موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان، هەروەها ڕەوانەوەی ترس و دڵڕاوکەی خەڵکی کوردستان، کۆبنەوەی نێوان شاندی حکوومەتی عێراق و هەرێم لەبارەی خاڵە سنووریەکان و پرسەکانی بازرگانی و کشتوکاڵ لە کاتێکدایە. تاوەکو ئێستا هەرێم و بەغدا لەبارەی نەوتی هەرێم نەگەیشتوونەتە ڕێککەوتن و لە کۆبنەوەکەی ئەمڕۆژ بڕیاری لەبارەوە نەدراوە. وەزیری نەوتی عێراقیش لە کۆبنەوەکە بەشدار نەبوو.